هاي بابا هاي خوي كتيبة زور زمانتي كساقيل من نمها درس جدا جواب داداتا رندو قرآن يكك أورم لندن وسركم لندن سيلوا كركم باشي سلامتي بابا جان كركي خو بابك تو يك ما قدر يسرد في لدن كهبة ديارنا كتي بابي والله بابا ولا هورمانين لقل مالتشين السفرية تدور وشكش ناقرينوا تازة تلفون له هلمتي براد كبت والله مين داهو سانبت ولا مدامو بابك خو دور السركم ليدم زانا باب تانسي دويت سي داوي كنا بارم نمايا درمانا كانم قران للراء او خداهي با قرآن درقتي كريني النهاية مكركم زوم قني اقناه من دمرم سوهر بابك بابا جان اول بربصر في مارو من دارم او بارم الشخومنا كاخا بيمناني كوباري بدمتو وروكاتنا اخوارنا كنان اخوار بخل تلفون دولكم مباشرة باشا كريم باشا يتسندد البر لآزارم تنهایی خەریکە دەم کوژێت نازانم بۆ بێکەسی خۆم بگیرێم یان لە تاو ئەو نەخۆشیە ژێر پەنجەیەم کە ئیفلاسی پێکردم نازانم خوایە بۆ ئەم لێ هات فارس بۆ لەو هەڵی هات بڕوا بکە هەموو خەتای خۆت بوو فارس لۆیە بەو دەتێک بۆ حاڵی گەیشتی هەموو خەتای خۆت بوو کاگی یاسین براکەم هەروەکو پێم گوتی خانیەکە زۆر خاوێ برایەکەی من پێی ناوێت لە 5 دەفتەر 100 کەمتر بینایدەم کاکە گیان ئەم خانە بۆژنێکە مناڵی هەتیوی هەیە خێر دەگا شتێکی بۆ بکە مێردی مردیە ئێتە باشە مێردی مردی خانی لە بۆ چییە کاکە دەبستەمانی بابی خۆ کاک فارس ئەمە پەیوەندی بە تۆ نیە ئێستا پێم بڵێ بە چوارەنی و دەیفرۆش یاخودنا نابراکەم بۆچی پێم گوتی 100 کەمتر ئامادە نیمە بیدەم هەر وەختەچی پارەتان حازر بوو وەرن بەو چاوانە باشە دەست خۆش بی خواحافیز هەڵمەت باشی با بکەم بەخێرێ بابە تۆ یەک دقە تۆ بابە ئەو 50 ملیۆنی ڕێکە هەی دەستەکانی خۆی دەهەستاتە زووە بڕۆکن ئەحمەد دۆلار فرۆشی لە توانی وات چاوەڕەت دەکا ئەو پارانم لە بۆ بکە دۆلار باشە بەسەر چاو بابە بەس ئیمتیحانەکەم هەیە لە کولەی دەچم ئیمتیحانەکەی دەکەم و ئەوجە پارەکەی لۆ دەبم وەرە تۆ چ دەرێ ئیمتیحانی چ حاڵی چ کوڕمە گۆلو عاقر نابن کوڕم هەوڵدەن پارەی پێیاکەم پارە بڕۆ هەتا زووە دۆلاریش گران نەبووە بڕۆ پارەی بکە دۆلار هەستە دەی باشە بابە وەرە وەردانشە باش و بەبیرماتەوە هەڵمەت پێمرێ وازت لەو کچە سوالکەرەی هینایە بابە سوالکردنی و وازم لێ نەینایە جۆبدە من هەڵمەت بەو خودایی هەموو دنیا بێن لە من جۆم بخینن ئەمن ڕازی نابم ئەو کچە سوالکەرەی بینی ئەرێ بابە بەسە سوالکرد بەس وەزعیان خراپە یعنی ئەوەی وەزعی خراپ بوو سوالکەرە باشە تو سوالکەر لەکتە تو مانای چییە بابە سوالکەرە و کەسەیە کە دەست لۆ پارەی پان دەکاتەوە نەک پارەی نەبی بەخۆی ئێ باشە ئەوواڵە وەنە براکەم وەنە بەخوای نانی نیوڕانیان نییە بخۆن نانی هێوارەیان نییە بخۆن زیرانەکان یارمەتیان دەدەن ئێ بابە خۆ من پارەی بابی ناینم کاکە من کچەی دەخوازم کچەم خۆش دەوێ دەبتە هاوژینی من ئەلحەمدوللا ئەتوش هەندەتێ هەتا ئەمە بیخۆین تەواو نابی پێتم گوت ئەو کچە سوالکەرە لۆ ناخواسم دەوڵڵی هەردەهینم بابە هەڵمەت وەرگی هات دەنگ لە سەباب بەرزکەیەوە هەستا هەتا هەزار شەقم لێرە دەک ستە بڕۆ دەرێ ستا
زمانەچی ئەولاد دەڕووی بابی دەبەستی. بەڵێ بابا. سیروان کوڕەکەم بابە وەلە چێی؟ لە دەورەم بابا. ئەو دەورە شتانە چێت و دەیکەی ئەتو زۆچی هەڵمەتی برات هەر لە دویشی قۆڕقۆڕ دەگەڕێ. بابا سەعاتە چکە تەواو دەبووم. کوڕی خۆ مۆڵەتی وەرگرا ئیشمان یەکجار زۆرە بابەکەی من. بابا ناتانم مۆڵەت وەگرم لە عەزف زەماعیمە ناتانم. کوڕم ڕەنگی ئەوگەنەوەوی دروست دەکەن ها؟ وەچی پێم گوتی ئیشمان زۆرە دەی. ئیشی چ؟ بڕاتە زۆر بڕۆ دەوازینی ئەو مریشکانە بارکەو لەم زۆڕەشی بەدەی یەڵا. ئی بابا سەلامی مام میلێنیە دی؟ کوڕەکەی خۆم لۆ تێناگەی. مەسەلە کەسی قەنیە ئەوڕۆ لە سەردەمەک دەژین هەموو شتێک پارەیە پارە دە تێبگاستە زوو بڕۆ. یعنی بابا ئەتووەت لە هاسی قەت بە سەلامی مامیشم نەبی؟ وەچی پێتم گوە قسەی زیاد مەکە هەستا هەتە زوو زوو بڕدەی. باشە باش با تەواو بم دێم. کاگادر باشی براکەم ئەوەک پارەکە حازر ئێستا لە بۆتی دێنم باش؟ نانە هەر ئێستا دێم باش. بەڵێ من پیاوێک بووم هەموو خۆشی ئەو دنیایم لە پارەوە دەدیت. کەیفم بە ئینسانی هەژار هەر نەدەهات. کەسی هەڵمەتی کوڕم سوور بوو لەسەرەوەی کە ئەو کچە هەژارە بکاتە هاوسەری خۆی بەڵام ئەمن زۆر پێ ناڕەحەت بووم. بۆیە ڕۆژێک کڵای بابردوو کەوتوین هیچ ئاکامێکی نییە و خۆشەویستیەمان. نازڵیەوە ئاگات لە خۆیت دەرەی بەدوی کڵاوی بابردوو کەتینە چی بڵێم؟ نازڵیە تو نازانێ من چەند عاشقتم چەندم خۆش دەوێی. نازڵی ئەگەرە تو واز لە من بینیە من دەمرم بڕواتە بێ خۆم دەکوژم. ئەو قسانە مەکە ئەو قسانە مەکە هەڵمە تۆ زۆر لەوانە بەهێزتری ئەو بۆ ئینسانی لاواز دەبێت. ئینسانی لاواز آخر نازڵی ئازاری عەشق هەندەکەم نییە. ئەمە ناتوانم بێت و بژیم تێم دەگەی یان نا؟ تێدەگەم بەس ئەوە ڕێگەی نییە. ڕێگەی نییە؟ آخر خوایە من چەم کردیە؟ بەستە هەڵمەت ناشکری مەکە حتمەن خوا حکمەتێکی تێدایە باشتر لە من و تۆ دەزانێت چییە. خوایە یەک کەسم خۆشویست یعنی یەک کەسم خۆش دەوێ خوایە ناتانم بیکەمە خێزانی خۆشم. بەسە هەڵمەت ئەوەندە ناشکری مەکە خوایە تۆبە. کاک فارس بەڵێ دۆزیمەوە لە پارکەکەی جارانی دە باشە زۆرە درێگ مەکەوە خوا لەگەڵ. خوای گیان شکرم بەبەشت من لە عایلەیەکی هەژار بووم لە دایک بەس بۆ دەبێت دایمە هەژارەکان باجی قورسی ژیان بدەن. آخر نازانم ئەوە سڕەکە ئەمەن بەو هەموو ماڵ و مڵک و سەروەت و سامانەوە ناتوانم بەو کەسەی بگەم کە خۆشم دەوێت. لێت تێدەگەم
بەڵامی ترەوە قەدەری ئێمەیە. قەدەری ئێمەیە؟ چییە جوانە پێم برێ؟ بەڕاستی دەتەوێت لێم جیا ببیەوە؟ نا من کەشتی وام کتووە. نا لە قسەکانت ڕادیارە بە من دەرێ ئەوەی کردیتمان بە دووکرایی بابردی کەتینە؟ من لەبەر تۆمە نامێ پەیوەندی لەگەڵ عایلەکەت تێک بچێت. کچێکە من عاشقی تۆ بووم، ئەمن وازم لە هەموو کەسە چینە، ئەمن لە پێناوت و پێت دەرم ئامادەمە بمرم. ئەخ من نامەوێ واز لە هەموو کەسێکت بێنی، ئەوان کەس و کاری تۆن. ئێستا خەریکە سەبر خۆتم لۆ دەردەخەی. خەریکە هەموو شتێک لێ ئاشکرا دەکەی کە تو بەڕاستی عاشقی من نەبووی، دەناکەمە فیکەش بەرگەت دەگرت. هەڵمەت تۆ بە کەس و کارتەوە جوانی، حتمەن حکمەتێکی تێدایە. نا تەواو تازە تێگەیشتم. ئەتو دەتەوێت واز لە من بینی، پاشەو هەموو شتێک کە کردمان، پاشەو هەموو هەوڵ و مادیبوونەی دەتەوێت واز لە من بینی ئێستا؟ هەڵمەدەوە قسەی خۆتە بەڕاستی، هیچ مامر بۆتی نەکەم، چی مامر بۆتی نەکەم مادەی پێم بڵێ، تۆ بەس وەرە داوام بزانە شت هەیە لەم دنیای بۆ تۆی نەکەم، من لە پێناو خۆشەویستی تۆ هەموو شتێکت بۆ دادەنێم. هەڵمەت ئەولۆ جوابی تەلەفۆن منادەیەوە. بابا مۆبایلم کوژابەوە. کوژابەوە جۆب دێکچی سوال کرد. زۆر باش دەزانم ئەتو هەڵمەتت خۆش نایە، ئەتو چاوت لە سەرۆت و سامانیا خەیاڵت خاوە تو یەکێ چتو ببتە بووچی من. ماما ئەوەندە ئیهانەم مەکە، هەردووکمان خوا دروستی کردوین و مرۆڤین، اینجا خوا هەموو شتێکی بە تۆ نەداوە خۆ. وەڵڵا هەموو شتێکی دایتە من. وانییە مامە گیان، هیچ کەسێک کامڵ نییە و اینجا هەموو شتێکیشی پێ نەداوی. وەچی چە؟ وەکو ئینسانیەت، وەکو مرۆڤایەتی و بەختەوەری و ویژدان. جۆلێ باسی بەختەوەری دەکا. کچی سوالکەر پێم برێ تا گەیشتە و تەمەنەی تا ئێستا ژەمەنانەکەت پڕ بەزی خۆت خواردی ها؟ بابا بەسە و قسانە وەراتوو بەسا یادەک بە جۆب دەمکسێ بڕۆرە بەر چاوم دەفو بڕدەی بابا واز لەوی بینە سای خوارد دەکەت بەرزەکەیوە یەشم کۆ خۆم زارچکە یەشکۆ هاي هەلو تینگەمان کەم بوو کوڕی خۆم ئەو تینگە ئانەکرد لۆ پەیدا ناکە هەستا تە زووە ئەو وەنەشەی بە ماڕازی بیکە پارە هەستا ئەرێ بابەجان بەس دەمەوێت تێ بگەم ئەتو ئەو هەموو پارەت چێ دەکەی کوڕە تێم ناگەین هەمووکەنج عاقر دەبن بابەکەی من لەو سەردەمەی هەزار ئیشام بکەی هێشتا کەمە هەستا تە زوو هەست دەی والله بابا هەندەت پارە خڕ کردیتەوە زۆرم پێ سەیرە تو کەینە مەجال تێ ئەوەندەی بخۆی دەنگل لە تێری دێتن
هەستە پاڵ وڵی بابا یەکشت پارە لە خۆشی بەکاردێ نەک بە بێدیلی پارەی بێدیلی پارەی کوڕمە گۆ تێناگەنەمە لە چ سەردەمەک دەژین هەستا ئەوە 30 میلیۆنم لەسەر تەلەڤیزۆری دانایە هەتا زووە بی بە بازارە بیکە دۆلار احتیمال ئەو هەفتەی دادە دۆلار گران دەبی هەستا هەستن دەی تێپڕن دێ لە بەرچاوم نەمینێ هەڵمەت کوڕەکەم بابەتان باسی ببوورە تەلەفۆنت کرد گۆڵاگام لێ نەبوو کوڕەکەم ئەوە چەند جارە تەلەفۆنت لۆ دەکەم جوابم نادەیەوە برێ چ دەوێت کوڕەکەم ئەدی گویشم پێتە دەوەرە سەردانە چیک بابی خۆت کە بزانە داخۆ بابیت خۆت چی دەوێت چی ناوێت بابە وڵی مەشغوڵم بە قوڕانی سوکارم گەلەک زۆرە بەس بابە وڵی حەزم لێ ئینشاڵڵا ئیشم نەمینێتن دێم کوڕەکەم دەبێ شتێکم لۆ باسکە شتی وەکو چی دەزانی ئەوڕۆ چ ڕوویدا چ ڕوویدا بابە سلام علیکم بەخێر بێ مامێک گیان فەرموو خۆش بیا خۆ کچەکەی زانە ئەو دەرمانانە نادەیە مامی خۆت مردم باشە مامێکیان ئێستا بۆ دێنم بەسەر چاو باشە کچەکە باشی خاتون بەخێر بێ مامێکیان ئەو 200,000 200,000 بەڵێ بەس ئەوەندەم پێ 75,000 کچەکە مامێکیان ناتوانم داشکانە بوو بکەمە بێ بمبوریت خۆتە زانی ئەمانە هەمووی سیستەمە سعرەکانیان حەفز زۆر پێویستم بەو دەرمانانە هەیە بەخوای بگورە خاتون دەکرێت دەقا من شتێکم پێویست بوو بێنە لای من باشە بە قوربان ئێستا باو مامەیە بەڕەکەم دێمە لای تۆش باشە مامێکیان ناتوانم کچەکەم هەر شتێکم لۆ بکە باشە مامەکیان بە ئەو خاتونە بەڕێ بکەم ئێستا ئێمە قسە لەگەڵەکەم باشە ببوورە بەرم خات ببوورە خاتون من حەزم لێ بوو پارەکە حیساب بکەم بەس پێم خۆش نی خۆی بزانێ پارێکی حساب بکەیت ئەو بەڕێزە دەرمانەکەی بۆ برن نامێ بزانێ کە من پارەکەم داوە باشە باشە بەڵام تۆی ناسیت نا هەر حەزم لێ بوو من حیسابێکەم وا مرتاحترە بوو باش چەندی کەم بوو 200,000 بوو 75,000 دا زۆر باشە ئەوەش باکێک بەس بە هیچ شێوەیەک نەزانێ مەمنوون دەبم تاوا باشە خاتون ئێستا بێم و تۆش بەڕێیەکەم باشە زۆر سپاس مامەگیان ئەوە ویستم شتێکی پێ بڵێم مفتی ئەو دەرمانانەمانەیە هەمان شەریکیە بەڵام هەرزانترە بۆ دابنێم دایلی کچەکەم باشە مامەگیان ئێستا بۆ کێنم مامەگیان حسابەکەت 75,000 بە قوربان باشە کچەکەی هیوادارم خۆشفات بە دەست خۆش مامەگیان وسولێکی چاوم دەویست بەس باشە شتێک پێم بڵێ تۆ مامەیە دەناسی
نەمدەناسی وا دیار بووکەی ناسیت چکە بە چاوەکان تا دیار بوو زۆر بۆی گریایی باشە فەرموو چی دەویست؟ نێگەڕە با لە دڵی خۆم بێت من پێستم تۆزێک چەورە و بسوولێکم دەویست باشە خاتون گیان ئێستا بۆ تێنم کچەکەم لەوەرە کچەکەم وەنا کچەکەم ئەتو نازلینی خۆشەویستی کوڕەکەم خۆشەویستی کوڕەکەت بوو ڕاز دەکەی خۆشەویستی کوڕەکەم بووی بەڕاستی زۆر غەدرم لێکردن لە تو لە کوڕەکەشە تۆ ئەو خودایە پێم بڵێ گەردەنم ئازادەکەی گەردن تازاکەم دەی کچەکەم دەی ئەڵکی خۆتە گەردەنم ئازادەکەی بابا سیکم بابا جنەمنە بابا ئەلو کوڕەکەم دەزانم ئەم بابەتی خراپ بووم خکەم کوڕەکەم گەردەنم ئازادەکەی یان نا بابا 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 دەقسەکی بکە بابا بابا ئەلو ئەلو